ئێمەش هەروەکو ئێوە ئەزانن بابەتەکانی ئیسلام و کوردایەتیمان کردو بە چەند قۆناغێکەوە. قۆناغەکان لە سەرەتای باسی ئیسلام و کوردایەتی ئاڵلقەی وتمان ئێمە باسی ئەم زنجیرە دەرسە کە ئیسلام و کوردایەتیە ئاڵلقەی یەکەم و دووهەمی شتێکی فکری بوو، سەرهەڵدانی بیری نەتەوایەتی و پاشان گۆڕانی بە فکرەیەکی واکە ببێتە زەمینەیەکی بزوتنەوەی سیاسی گۆڕانکاری کۆمەڵگەکانی ئەوروپا بۆ دروستکردنی 13 دەوڵەتی قەومی لەسەر ئەساسی ئەو بنەما سەرەکیانەی نەتەوایەتی کە ئەوان هەیان بووە. بەڵام دواتر هێنرایە وڵاتانی ئیسلام کە لەو سەردەمەیە زۆرینیان لە ژێردەستی دەوڵەتی عوسمانیا بوون، لە کۆتایی سەدەی هەژدەهەمە هێنرا و باسی ئەوانەمان کرد کورد لە هاوکێشە و ململانەی ڕووسی و عوسمانیا و ڕۆڵیان چی بۆ لە نهایەتی ئەو سەدەی هەژدەهەمە. پاشان باسی سێ میرنشینی گەورەمان کرد لەو هەژدە میرنشینەی کە لەو سەردەمەیە هەبوون، میر محەممەدی سۆران و حکومەتی گەورەی بەدرخان کە گەورەترین و بەرفراوانترین حکومەتی کوردی بووە کە دامەزرابێ لە مووسڵەوە تا سنە بەڕانەیە کە تێپەڕ بووە چۆتەوە بۆ وان و ئەرزڕوم و لەولاوە هاتۆتەوە بۆ هەکاری و بۆتان و دیاربکرۆ و ناوچانەی هەر هەمووی کردوتە ژێر یەک دەسەڵاتەوە و تەنها خۆشی حاکمی مطلقی بووە، شورای لە بەردەستا هەبووە کە زانایان و شێخانی تەریقە و پیا و ماقوڵانی کۆمەڵگەکەی لەلا بووە. پاشان باسی شێخ عوبەیدوڵای نێهری و بزوتنەوەکەی ئەومان کرد چۆن لە کوردستانی باکوورەوە هاتە ئامێدی و لەوێەوە چۆن ڕۆیشتەوە دیسان بەرە و ورمێ دوای شۆڕشەکە چۆن تێکشکە. پاشان باسی سوڵتان عەبدولحەمیدمان کردو کە ساڵی 1970 بە ئینقلابێکی فکری بیرنامۆیانی نامیق کەمال و عەبدوڵا جەودەت و ئەوانەی تر کە پێکەوە بوون بیریان فکریان متەئەسیر بوون کەوتبوونە ژێر کاریگەری بیری ڕۆژ ئاواوە، ویستیان ئەوانیش دین و دەوڵەت لێک گوێکەنەوە. ئەو ئینقلابیان کرد لە 1970 دوای لە نێوان ئیتیحاد و تەرەقی کە ئەوان بوون و پاشان بەرهەڵسکارانی تریشیان کە بۆیان دروست بوو ئینقلاباتێکی تری متەبادل کرا. دوای بەڵام زەمینە خۆش بوو بۆ بیرنامەکان زیاتر هەتاوەکو دوایی مستەفا کەمال دێتە پێشەوە و لە 1924 بەڕەسمی ئێلغای خلافەتی ئیسلامی ئەکاتەوە ناوی ناهێڵێ. پاشان ئاڵلقەیەکی تریان دویتر باسی فرسانی حەمیدیەمان کرد، سوارچاکانی حەمیدیە کە سوڵتان عەبدولحەمید دروستی کردبوون و کاریگەریشیان چەند گەورە بوو، چەند تەسیریان هەبوو لە دروستکردنی و ئیمارەتە کوردیانە و هێشتنەوەی سربەخۆیی خۆیان و هەروەها کاریگەریان بۆ ئەوەی کە نەهێڵن کوردستانیان لەژێر دەست دەربهێنرێ بە تایبەتی باکووری کوردستان، باکووری هەرە باکووری کوردستان لەژێر دەستیان دەربێنرێ بۆ قازانجی ئەرمەنیەکان کە لەوێت دەوڵەتێکیان بۆ دروست بکرێ، هەرچەندە ئەوان ئەو کاتە بەپێ ئامارەکانی ئێستا کە بڵاوەکرێنەوە لە 1970.6 دانیشتوانی ئەو کاتێ ئەو ناوچانیان پێگەهێناوە. کوردەکانیش زۆری نەبوون و ئەو قەسابخانانەش کە بۆ ئەوان تەشکیل بووە و زۆری باسەکەنەوە تەمەنەوەن لە 1950 باسیەکەن، بەڵام پێشتر کوردەکان بڕی 600,000 کورد بەدەستی ئەرمەنیەکان کوژراوە کە ئینشاءڵڵا لە فتراتی لە کاتی داهاتووە وردەوردە بە وەسائقەکانەوە دێمە سەری ئینشاءڵڵا. پاشان باسی شێوەی ئینقلابی 1970مان کرد و هەروەها حکمی ئیتیحاد و تەرەقیەکان و ئەو جەمعیەتە کوردیانەی کە سەرەتایەک بوو بۆ سەریەکنانی یان بەگەڕخستنی ورەوزەی کوردی ڕۆشنبیری ئەو سەردەمە لەگەڵ پیاماقوڵانێکی تر و عەشایر و دیندارانی تر کە هەبوون بۆ پێکەوەنانی دید و تێڕوانینێکی واکە بتوانن دەوڵەتێکی کوردی لەسەر دروست بکەن. بەڵام نەبوو بەداخەوە ئیتیحاد و تەرەقیەکان مرکزیەتێکی زۆر توندڕەویان دروست کرد و هەموو شوێنەکانیان بە زۆر لکاندەوە بە پایتەختی خۆیانەوە کە ئەستانە بوو، دوایی بوو بە ئەنقەرە لە 1924 بەدواوە و بەڵام کاردانەوەی کوردەکان هەر بەردەوام بوو. باسی چوار بزوتنەوەی بەهێزمان کردێکێک لەوانە ئیبراهیم پاشای میلی بوو کە لەبەری ڕۆژ ئاوای کوردستانەکە و وەختێکیش ئیبراهیم پاشا بۆ خۆی کە زاوای شەممەریەکانە و خێزانەکەی عەرەب بوو کە چووە دیمەشقەوە ئیستیقبالێکیان کرد هەروەکو چۆن پێشوازی سەرانی ئازادیخواز و فەرماندەی گەورەی وڵاتانە کرێ.
ئەوەش طبعاً کاریگەریەکی گەورەی هەبوو کە لێوێ هەبوو. هەروها باسی شێخ سەعیدی حەفیدمان کرد کە خەڵکی سلێمانیە و لە مووسڵ کوژرا چۆن دەسەڵاتی گرتە دەست و چەند کارتێکردنی لەسەر خودی سوڵتان عەبدولحەمید هەبوو. هەروها باسی مەلا سەلیمی خیزانیمان کرد و شۆڕشەکەی لە بەتلیس و چۆنێتی فەوتان و نەمانی، پاشان باسی شێخ عەبدولسەلامی بارزانی و پەلهاوێشتنی لە ئیمارەتی بارزانەوە لە تەکیەوە بۆ دروستکردنی ئیمارەتێک، پاشان گەیشتنی بە دهۆک و دەوروبەر و ناوچەکان و هەروەها دروستکردنی پەیوەندی خۆی لەگەڵ شوێنانی تر، پاشان کەوتنە کەمینی کوردانەوە و تەسلیمکردنی بە ویلایەتی مووسڵ و ئیعدامکردنی لە مووسڵ.